ئامانجی ئیمان بۆ ئەوەی ئەزمموی ئیمانێک بکەین وەگەشە سندوو بین تێدا دەبێت ئیمان بەوە بهێنین کە خداوەند عیسای مەسیح خۆی خودی خدایە و لە توانایدایە هەر شتێکی بوێت بیکات. ئەم بنەمایە لە معجزەی ساڕژبوونی کاریگەرەوە سەرچاوە دەگرێت. باوکی منداڵەکەی دەهێنێتە لای عیسا کە ڕۆحی خراپەکاری تێچووە. قوتابیەکان هەوڵیاندا ئەم ڕۆحە خراپکارە دەربکەن، بەڵام ڕوبەڕووی سەختی بوونەوە هیچ ئەنجامێکی نەبوو. عیسا پرسیاری لە باوکەکە کرد: لە کەیەوە ئاوای لێ هاتووە؟ عیسا ئەم پرسیارەی لە باوکی منداڵەکە کرد و وەڵامی عیسای دایەوە، وتی: لە منداڵیەوە. زۆر جاریش خستوویەتە ناو ئاگەر یان ناو ئاو کە لە ناوی ببات. ڕوونەکە ئەمە نەخۆشی فێ نییە، ئەمە دەرەنجامێکی سروشتی تێکچوونی مێشک نییە. هەروەها ڕەفتارێکی ژنیە کە هۆکارەکەی هەندێک لاوازی مرۆیی بێت. ئەمە ڕقوکی ناو شەیتانیە. بێگومان عیسا جیاوازەکەی بەباشی دەزانی، بەڵام با بزانین باوکەکە چی بایسای وت. ئەگەر دەتوانیت شتێک بکەیت بەزەیت پێماندا بێتەوە یارمەتیمان بدە. لەم چرکە تازەدا عیسا خۆی ئامادە دەکرد بۆ ڕاگەیاندنی پەیامێک، نەک بە تەنیا و بۆ ئەم کوڕ باوکە، بەڵکو بۆ قوتابیەکانیش و هەموو ئەوانەی کە لەوێ ئامادە بوون. بۆیە عیسا وەڵامی دانەوە پێی دەفەرمێت ئەگەر دەتوانیت ئەوەی باوەڕ بهێنیت هەموو شتێکی بۆ دەکرێت. بێگومان قسەکانی ئاماژەیە بەوە کە ئەوە کێیە، وەک ئەوەی پێی بڵێت من کوڕی خوددام و دەتوانم هەموو شتێک بکەم چونکە من خوددام. ئەمە ئەو پەیامەیە کە هەوڵیدا بیگەێنێت. وەڵامی باوکەکە کاریگەر بوو، چونکە گوزارش لە هەمومان دەکات. یەکسەر باوکی منداڵەکە هاواری کرد: باوەڕم هەیە، یارمەتیمان هەیە، یارمەتیمان بدە. دەزانم لێدوانێکی هەندرانە بوو: باوەڕم هەیە، یارمەتی بێ باوەڕم بدە. ئەم ڕستەیە ڕنگدانەوەی ئەوەیە کە ئیمان پرۆسێکی پەرسەندانەیە لە ژیانماندا. ئێمە ئەم بابەتە بەڕوونی دەبینین، بە تایبەت لە ئینجیلی یوحەنادا. لە کۆتایی یوحەنا نووسەری کتێبەکە باس لە مەبەستی نووسینی ئەم مزگەینیە دەکات و لە بەشی 20 ئاەتی 30 بۆ 31دا دەڵێت: عیسا لەبەردەم قوتابیەکانیدا زۆر پەرجووی دیکەی کرد کە لەم پەرتوکەدا نەنووسراون. ئەم چیرۆکەی ئێمە بیری لێ دەکەینەوە یەکێکە لەم ئاەتانە، بەڵام لە ئینجیلی یوحەنادا باسی نەکراوە. یوحەنا باسی 7 ئاەتی هەڵبژێردراوی کردووە، 7 ئاەتی زۆر ناوازە، بەڵام عیسا چەندین بەڵگەی دیکەی نیشان داوە. یوحەناش ئاماژە بەم بابەتە دەکات و دەڵێت عیسا لەبەردەم قوتابیەکانیدا زۆر پەرجووی دیکەی کرد کە لەم پەردووکەدا نەنووسراوە، واتە لە مزگەینەکەی یوحەنادا. بەڵام ئەمانە نەنووسراون تاکو ئێوە باوەڕ پێێن کە عیسا مەسیحەکەیە، کوڕی خوددایە، تاکو بە باوەڕهێنان بە ناوی ئەوە ژیانتان هەبێت. لە خوێندنەوەی ئینجیلی یوحەنادا تێبینی ئەوە دەکەین کە وشەی ئیمان نزیکەی 95 جار بەکار هاتووە. لێرەوە تێدەگەین کە باوەڕ بیرۆکەیەکە لەگەڵ یوحەنادا و گەشە دەکات. با نمونەیەک لەم بابەتە وەربگرین و بگەڕێنەوە بۆ معجزەی یەکەم. کاتێک مەسیح ئاوەکەی کرد بە شەراب و سەرۆکی دانیشتنەکە کاتێک شەرابەکەی تام کرد، تامەکەی پێنایان بوو، وەگەوەی شەرابی کۆنە ساڵ بێت و هەرچەندە عیسا لە ئاو دروستی کردبوو. بەڵام وەرن با بە تایبەتی سەیری کاردانەوەی قوتابیەکان بکەین. دەخوێنینەوە کە ئەو پەرجووی عیسا لە قانای جەلیلی کردی یەکەمین نیشانەی بوو کە بەهۆی وەشکۆی خۆی دەرخست. ئەمە ئامانجی معجزەکە بوو. قوتابیەکانیشی باوەڕیان پێهێنا. ئەم وتەیە مانای چییە؟ لە ڕەوتی مزگەینی یوحەنادا دەبینین کە لە دۆخێکی وادا باسی کردووە کە ئەوان باوەڕیان هەبووە. سەرەڕای ئەمەش گومانیان هەبوو و هێشتا ئیمانیان لە گەشتەسەندندا نابوو. ڕاستە ئەوان باوەڕیان پێی هەبوو، بەڵام تێنەگەیشتون کە بەڕاستی کێیە و ئەمەش پرۆسەیەکە کە دەبینین لە میانەی مزگەینی یوحەنادا گەشە دەکات. ڕوونکردنەوەی دووەمیان بابەتە دەکرێت ناوی بنین باوەڕی گەشەسەندوو. دوای ئەم معجزەیە لەسەری دەخوێنینەوە. کاتێک عیسا چووە ناو پەرزگاکانەوە چاوی بە پارە گۆڕنەکەوان کەوت و فرۆشیارانی باڵندە و ئاژەڵەکان، ئەوانش خەریکی استقلالکردنی خەڵک بوون. عیسا تووڕە بوو وە مێزی پارە گۆڕەوەکانی هەڵاوگیر کرد و دراوەکانی بە هەموو شوێنێکدا بڵاو بوونەوە و باڵندەکان فڕین و ئاژەڵەکان ئازاد بوون. بێگومان جوولەکەکان بەم بەرگە دڵتەنگ بوون بە ئەو شتێک کە ڕوویدا و ئەمە وەڵامەکەیان بوو. جوولەکەکان وەڵامیان داوە چ پەرجوویەکمان نیشان دەدەیت تاکو و دەسەڵاتی ئەنجامدامی هەموو کارانەت بسەلمێنێ. با لە بیرمان بێت کە ئەم دۆخە لە سەرەتای خزمەتکردنی عیسادا ڕوویداوە. عیساش وەڵامی دانەوە ئەم پەرستگایە بڕوخێنن بە 3 ڕۆژ هەڵی دەستێنمەوە. ئەنجا جوولەکەکان گوتیان ئەم پەرستگایە بە 46 ساڵ بنیاد نەراوە، تۆ ئەتەوێت بە 3 ڕۆژ هەڵی ستێنیتەوە؟ بەڵام ئەو باسی پەرستگای لەشی خۆی دەکرد. ئەم پەرستگایە خاپور بکەن، دوای 3 ڕۆژ بنیادی دەنێمەوە. بەو مانایە ئەمە دەبێت ئەو ئاەتی کە دەتانەوێت بیبینن بۆ ئەوەی بزانن من کێم و بە چ دەسەڵاتێکم کارە دەکەم. دوایەوە دەبینن یوحەنا لە مێژوەکەیە کە دەیگێڕێتەوە ئاوڕێک لەو کاتە و دوای زیندووبوونەوەش دەداتەوە و ئەو موشانە دەنووسێت. لەبەرەوە کاتێک لە ناکاو لە مردووان هەستایەوە قوتابیەکانی هاتنەوە بیریان کە ئەمەی گوتبوو. ئینجا باوەڕیان هێنا بە نووسراوە پیرۆزەکان.
ئەمەش مانای ئەوەیە کە ئەوان کتێب تێگەیت لە کتێبەکە تێگەیشت بوون و باوەڕیان نەکردبوو. کتێبەکە ئاماژە بەو زەبوورە کە تێدا پێشبینیەکی هەیە سەبارەت بەوەی کە ئەیسا ئەمە لە پەرستگاکەدا دەکات بە دەسەڵاتدارەتی خوددا. ئینجا باوەڕیان هێنا بە نووسراوە پیرۆزەکە و بەو قسەیە ئەیسا فەرمووی. ئەو قسانەی ئەیسا کردبووی بریتی بوون لەوەی کە ئەم پەرستگایە خاپور بکەن با لە 3 ڕۆژە بنیادی بنێمەوە. ئیمانیان لە پرۆسەی پەرستاندن و گەشەکردندا بوو. هەر بۆیە ئەم بابەتانەمان ناوبرد ئیمانی گەشەسەند و ناومان لێنا. ئێمە باوەڕی یەکەم و باوەڕی گەشەسەند و و لە دووکۆتاییشدا باوەڕی پێگەیشتومان هەیە. جیرۆکی تۆماستان لەبیرە؟ دوای زیندووبوونەوەی ئەیسا بە قوتابیەکان دەرکەوت لە دەرگای داخراوە هاتە ژوورەوە. بەڵام تۆماسیان لەگەڵ قوتابیەکانان نەبوو. کاتێک هات ئەیسا بە پێ دەڕۆیشت قوتابیەکان بە تۆماسیان گێڕایەوە، بەڵام وەڵامی تۆماس ئەوە بوو کە باوەڕ ناکات تا خۆی دەست نەخاتە سەر شوێنی بزمارەکە یان شوێن برینی خەنجەرەکە. هەفتەیەک تێپەڕی و ئەیسایان نەبینی و کەسیش قسەی لەگەڵ تۆماسان نەکرد. لە ناکاوت ئەیسا دەرکەوتەوە و دەرگاکانیش داخرابوون. چۆ لای تۆماس و پێیوت وەرە ئەوەی ئەتەوێت بیکە. اینجا بە تۆماسی فەرموو پەنجەت بێنە ئێرە و دەستت بێنە و دەست بخەرە سەر کەلەکەم. بێ باوەڕ مەبە بەڵکو باوەڕ بهێنە. تۆماس وەڵامی دایەوە ئەی خاوەن شکۆ خودای من. ئەمە ئەو پەڕی باوەڕە بەوەی کە ئیساکەیە هەمومان لە قۆناغی گەشەی باوەڕداین. پرسیار بۆ تێفکرین و جێبەجێکردن لەم بەشەدا ئەمەیەکە کاتێک نوێژ دەکەین لە پێناو چاکبوونەوەی خۆمان و ئەوانی دیکە چۆن بنەمای ئەم باوەڕە جێبەجێ دەکرێت. بە تایبەت کە زانینی تەوامان بەویستی تەواوی خوددا بە ئاراستەی چاکبوونەوەی جەستەییدا نەبێت. یەکەم پێویستە جیاوازی لە نێوان ڕزگاربوون و چاکبوونەوەی جەستەییدا بداین. چاکبوونەوەی ڕۆحی و چاکبوونەوەی جەستەیی جیاوازن. خوددا لە ڕێگەی چاکبوونەوەی ڕۆحیەوە گەرەنتی ڕزگاربوونمان دەکات. پۆلیسی نێردراو لە ڕۆما دەفەرمێت هەر کەسێک بە ناوی یزدانەوە بپارێتەوە ڕزگاری دەبێت. خوددا نایەوێت کەس بە هیلاک بەرێت. پێویست ناکات بپرسین ئەمە ویستی خوددایە یان نا. خوددا بەڵێنی داوە کە چاکبوونەوەی ڕۆحیمان پێدەبەخشێت کاتێک باوەڕ بە ئەو باباتانە دەکەن کە بۆ خۆی وەکو نیعمەت و بەخششی ڕزگاری پێداوی. خوددا گەرەنتی چاکبوونەوەی جەستەییمانەکات. پێی وتوین دوعا بکەین لە پێناوی چاکبوونەوە، بەڵام هەمیشە ئەو دوعایە بێ بە پێویستی خوددا بێ. بێگومان خودی پۆلس نمونەیەکی گەورەیە بۆ ئەوەی کە خوددا هەمیشە چاکبوونەوەی جەستەیی و دەرونی و سۆزداری نابەخشێت، تەنانەت ئەوە یەکێک لە گەورەترین خزمەتەکارەکانیشی وەکو پۆلس. لە نامەی دووهەمی کۆرنسۆس تاقیکردنەوەکەی پۆلس لەم بابەتەدا دەخوێنینەوە کە دەڵێت بۆ ئەم بابەتە 3 جار لە ئیسا خاوەنشک و پاڕامەوە کە لە کۆڵم بکاتەوە. دڕکێک لە جەستەیدا هەبوو. بەباشی نەمان دەزانی چقیوەتە چ جێگایەکەوە، بەڵام ڕەنگە چوو بێتە چاویەوە، چون ئێمە ئەوە دەزانین کە چاوەکانی پێکرابوون، یان ڕەنگە کێشەیەکی جەستەیی تریشی هەبێت، وەک دەزانین کە بەدار لێی درراوە. هەروەها کێشەی زۆری هەبووە کە بەهۆی ئەوەوە لە ژیانیا بینیوێتی تا ئەو ڕادەی ڕۆژێک بەرباران کراوە، دوای ئەوە پێیان وا بۆ مردووە و جیان هێشتووە، بەڵام خوددا زیندوی کردەوە. دەبێت زیان بە جەستەی کەوت بێت، بەڵام بە تەواوی نازانین کێشەکەی چی بووە. ئایا کێشەیەکی عەقڵی بووە یا دەرونی بووە؟ ئێمە نازانین، بەڵام دەزانین کە شەیتان بە جۆرێک پەیوەندی بەمەوە هەبووە. بەڵام ئەو ئەمەی وت بۆ ئەمە 3 جار لە عیسای خاوەنشکۆ پاڕامەوە لە کۆڵم بکاتەوە، بەڵام پێی فەرمووم نیعمەتی منت بەسە، چونکە هێزی من لە لاوازیدا تەواو دەبێت. هێزم لە لاوازیدا تەواو دەبێت. هەر بۆیە پۆلس دوای ئەم وەڵامە بەردەوام دەبێت و دەڵێت بۆیە بەو پەڕیشادیەوە شانازی بە لاوازیمەوە دەکەم تاکو هێزی مەسیح بێتە سەرم. لێرەدا لێدوانێکی بەهێز دەبێنینەوە سەبارەت بەوەی کە خوددا دەتوانێت لە ڕێگەی ئیسای مەسیحەوە چی بکات، چونکە خوددایە تاکە کەسێکە کە دەتوانێت بە تەواوی شفا بدات. ئەمەی سەلمان کە بۆ ئەوەی دڵنیامان بکاتەوە ئەو خودای کە لە جەستەدا دەرکەوتووە، کەواتە دەتوانین بگەینە ئەو بنەمایە کە پابندی بە گەشەکردنی باوەڕمانەوە هەیە. ڕێک ئەمەیە بەسەر قوتابیان و ئەو پیاوانە داهات کە بە ئیسان وت. وتیان خوددایە باوەڕم هەیە، یارمەتی بێ باوەڕیم بدە. بنەماکە ئەمەیە بۆ ئەوەی ئەزمموی ئیمانێک بکەین گەشە سندوو بێت، دەبێت ئیمان بەوە بهێنین کە خوداوەند ئیسای مەسیح خۆی خودی خوددایە و لە توانایدایە هەر شتێکی بوێت بیکات.